خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوام بین لەم پرۆگرامە تایبەتەی جەژنە. جا ئێستا میوانێکی زۆر ئازیز و خۆشەویست، هونەرمەندێک، میوزیسیانێک، ئاوازدانەرێک، ئەزمونێکی جوان لە بواری هونەری کوردیە و لەگەڵ هاوڕێکانیە ئێمە توانین شانازی پێوە بکەین. ئێمەش وەکو دەستگای میدیای کورسات بە خۆشحاڵیەوە و بە شانازیەوە ئەم جەژنە بانگێشمان کردوتە ناو ستۆدیۆ ڕۆژێکی نوێوە. ئەویست مامۆستا هێرش لەتا نەڵێن هێرشیەوە مەڕەسا کەسمان نایناسین، چونکە کەسایەتیەکی جوان و قسە خۆش و دەم بە خەندە و هەمیشەش لە ڕێگەی هونەرە جوانەکەی و خزمەتی کردووە. بەڵام ئێمە دڵخۆشین ئەمڕۆ لە پرۆگرامەکەی ئێمە میوانە. مامۆستا هێرش زۆر زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونت. زۆر زۆر سپاس لە ئێوەش لەسەر جەم کارمەندانی کورساتی ئازیز، لەسەر جەم هونەرمەندان، موسیزیانان، شانۆکاران، شێوەکاران، سینەماکاران، ئەنجا سەرجەم گەلی کورد پیرۆز بێ. زۆر سپاس. ئێمە دڵخۆشین کەمڕۆ لای ئێمەی بەڕاستی لە بەیانیەوە هەمومان لەگەڵ هاوکارانیشم لە کۆنتترۆڵ و لە پشت کامێرەوە بە پێکەنین و بە قسە خۆشەکانی تۆ هەمیشەش دایما لەسەر ئەو خەندە و قسە خۆشانەتەوە هونەرێکی جوانیشە هەبووە. ئێمە دەستخۆشی و لێکەین و جێگەی شانازیت بۆ ئێمە کەمڕۆ لە لێرە ئامادەی. سپاس بۆ ئامادەبوونت و ئەمانەش هەمووی بێگومان وەکو بڵێم خوێنکاری خۆت لەگەڵتان هەمووی هاوڕێی منن، هاوڕێی ئازیزی منن. هەمووشی بە پێکەنی ناهاتوەوە دیارە لەسەر هەر یەکە و یادگارەکانمان بیرەکە هەر یەکەشتی خۆی لێ کۆنەکانمان بیرەکرد. ئەوەش کاگڕاستیە کاگڕاستی ئەوە یادگار کاگڕاستی جەمال کوردی خۆشەویستیم بۆ بەزی تەنیا کەسێکە نەیئەزانی مۆزوعەکە چێ بەس تۆ سێری دەمتان خوی تێدەگەینە یعنی بۆ ئەوە نابێ باسی بۆ ئەوە نابێ باسی نابەخ نەمر پێ دڵم نابێ هەمووی تووتی لەسەر بێت کاتان وازی لێ ئەوانەی کە بە کەڵگرێ ئەوانێ باسی زۆر باشە زۆر باشە. کاگەرش لەوەی کە ئەم هەموو میوزیسیانە ئازیزە، ئەم گۆرانی بێژە بەڕێزانە، تۆش ئەزمونێکی زۆرت هەیە لەگەڵ هونەرمەندانە. ئێستا کاری ئەمان چۆن نەبینیت تۆ خۆت؟ بەڕاستی من لەم 2 هەفتە لەمە پێش لە لایڤ موزیکێک بووم. ئەم کاکە ڕێبازە ئەسپێکی ئەمەندە جوانی کردووە، ئەمەندە بە ڕۆح ئەسپی کردووە، یعنی خۆم وەڕانەگیرە، بەس خواخوام بوو پاوسێ بێ بچم پەنجەکانی ماچکەم، ئەم لاولای ماچکەم. ئەم گەنجانە بە سەراحەت بەبێ مجامەلە، یعنی ئەمەندە پرۆڤێکی جوانیان کردو، ئەمەنە بە ڕۆحی ئیشەکان ئەکەن، ئەمەندە ئامێرژەنی چاکن. بەڕاستی ئێمە ئەبێت فەخریان پێوە بکەین. ئێمە هەندێک جار ئەڵێم من ڕوم نایە عەزف بکەم لەبەر چاویانە بە سەراحەت بڵێم. زۆر خۆشیە کە بتوانن ئەو ئاستە جوانە ئێوە خۆتان باشتر ئەزانن. نانە زۆر ئاسفی چاکن. بەس چییە دایم حازر بۆڵن تەلەفۆنەکە دانەخسۆتەوە لە بەردەم تا بۆ ڕێبازەڵێ ناڕۆحێتێکی زۆر جوانیانەیە، هەر لە دایرەش بەیەکەوە کارمان کردەوە. بەڕاستی ینی موسیک بووە بە ژیانیان. ئەوە جێگەی شانازیە بۆ ئێمە بەڕاستی. جەزۆرش خۆشە مامۆستاکەەوە لەبارەتەوە ئاوا بڵێ کاکڕە بە زوایە لەو کاتەوە هەر خەریکە ئارەقی ناوچاوانی ئێستا تا مایکەکە ئەیەن بە جەنابەت قەینا لەگەڵ مامۆستا هێرش لەگەڵ کامێکی تر لەمان لە هەم هونەرمەندە گۆرانی بێژەکانمان هەم ژەنیارەکانی تر لەسەر کاکاروان پێم وابێت یادگاری تەیە باسی کچەکەی کاکاروان وڵای خۆی بێ بیگەڕێتەوە کچەکەی کاروان کچەکە چی پێوتی تۆ هاوڕێیان ئەگەر کاک بابان ئەتوانین ماچێکیان بەکاربێنین؟ ئەگەر تۆ نەیگەڕی تۆ لە دەمی خۆت جوانە، لە دەمی خۆت. کاکاروان تۆ هەر بێدەنجی دا ئەمڕۆ ئەمانێ بەڵێ ئەمانوێت لەگەڵ مامۆستا هێرش ئەو یادگاری چییە باوەمان باس؟ وڵا خۆی لە دایرە بووی گێڕامەوە چاوەکەم کارە گیان. یادگاریەکەم بیر نەمام، قسەکەم زۆر مەناڵ بوو. کاتە من پرۆڤی باڵەبان وشتمە کرد لە ماڵەوە. ئەیتە هەر لە خۆی سڵفاتە لامەوتی لۆتی وتم برا ڕوونە بۆم کەلیمە لەکوێوە فێر بوو. خەری و باڵەبان دیم لە بەرچاو وڵای تر پێم وتم بە قوربان حەزت لە چییە؟ ساز، باڵەبان، شمشاڵ، ئەمید فێری شتێکی کەم.
وتی حەزم لە کەبابە. ئێستا فێری ئامێرێک بووە؟ حەزی لە بواری هەر تەمسیلە. کەبابەکەیە؟ حەزی لە بواری تەمسیل و درامایە. باشە ئەو چۆتە بالایەمەوە بواری تری ئەو بوارەیەمیان کاکە لاو کۆشم بە ئامان شێوەر حەزی لە دراما و تەمسیلەویش. دەی هەر بمێنن تەمەندرێژ من. خۆشحاڵ بووم. لەژێر سایەی دایک و باوکێکی ئازیز وەکو ئێوە. جا مامۆستا هێرش ئێمە کاک شەهریارمان لەگەڵایە کاک سیڤانمان لەگەڵایە کاک شەهریار دوێنە ڕۆژێکی تایبەت بۆ بۆی لە دایکبوونی بووە یەخوا تەمەندرێژ سپرایزێکی جوانمان بۆ کردی وەکو کورسات ئەگەر هاوکارانم بتوانن تەمەندرێژی زۆر باشە یەخوا تەمەندرێژ بی شەڵا بمێنیت بۆ هونەری کوردی هەر کاک ڕێباز دەستخۆش دەستەکانت خۆشێت دەستخۆش ئەمە پیرۆزە هیوای تەمەندرێژی زۆر سپاس هەرتوانیان لێرەش داینێت کێکەکەی خۆش بۆ بڕیت فەرموو با هەومان ناستین بۆی لەگەڵیا بڵێن هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ سپرایزێکی زۆر زۆر ئێمەوتمان با مۆمدانێنین کاتێ چقۆکە کێکەکەی نیەتێکی لێ بگرە و قاشێکە ئەگەر بە کەڵکی شاد نیەتەکە بڵێ چی ئێستا لە دڵ ئەو قاشەیەکە میلای من بۆیە چیەوە ڕێباز ڕێبازە ئەمەدانم بۆ بۆچی ئەڵم لە دڵتان خۆزگە و قاشەیەکەم لای من بووە ئەمە بای بە مامۆسا کاک شەهریار ئاواتی چیت خواست چیت لە دڵا بوو خۆیان هەر لە کوردستان مێنمەوە نەمنێرنەوە بۆیە هەموو فڕۆکەکان بوەستنەوەی نم بنەوە زۆر زۆرە بەڵام لە هەمووی جوانتر هیوادارم کوردستان ببێتە کەنەدا یعنی لە ڕووی جوانیەوە نا لە کاک سالارش بێتەوە کاک سالار سوڵتانیش بێتەوە لە ڕووی هەندێک شت هەیە لەوێ نیە هەندێک شتی کە لێرە هەیە لەوێ قەت نابێت بەڕاستی هیوادارم وڵاتمان کوردستانمان وای لێ بێت کە خەڵک لێەوە ڕووبکەنە ئێرە لای من هەروایە بەڕاستی زۆر جار خەڵک هەیە کۆمنتە نووسێ ئەگەر ڕاستەکەی وەرەوە ئەی بۆ نایتەوە بەڵام هەندێک شتیش هەیە بارودۆخیشیان واخواز خەڵک نایزانێت بە دڵنیاییکە نیە بۆ ساڕێنیش ئیش لە خۆی جوانە هەتاک و دوا قاش نکات و دابەشی نکات دانانیش لە ماڵی شەوە وایت کاک شەهریار ڕۆحی هاوکاریتت تایە ماڵەوە بەدەست لە ماڵەوە بەدەست خۆی نییە بەدەست خۆی نییە لە ماڵەوە شەڕی بۆ دروست ناکات کەمانەکەی دانا مامۆستا هێرش لە ماڵەوە جەنابەت بەخوا چۆنیت من بۆ هاوکاریت گلەیان هاوکارم هاوڕین هاوڕێستی 5 ساڵ هاوڕێ ئێوە یەخواسی پێنجی تریش بەڵاوڕێتی بمێنەوە دەستەکانی خۆش کاک شەهریار گیان ئەتوانیە قاشی بۆ خۆت سپاس بۆ تۆ باشە ئەوانش دواتر ئەوانیش ساگەر بۆیان بێت ئەوە ئەڵێن باخە منە بێ هاوڕێیان بۆ موتانەمێنێتەوە بۆ تامی بکەم لەدایک بوونت بێت زۆر زۆر سپاس دەستان خۆش بێ دەستی هەموو لای خۆش عزیێتان کێشا قوربان بە قوربان دەستی خۆی وڵا ئەگەر سەر کۆجیان ئەو کەیکەش لا بەریت ئازیێتێشی مامۆستا هێرش چۆن بوو ئەمە بێنم بۆ بەس من لەگە شیرینیان زۆر پەیوەندیم باش نییە شیرینی خۆش ڕژیمەکەی یان هەر هەر بۆ شیرینی تۆزە جا خواردنی کوردی و جەژن هەمووی شیرینی و چاوریە چۆنی لەگەڵ خواردن ئێستا ئەم جەژنە یەک دەنگ نقڵم خواردووە ئەیەخوا بەڵام خۆڕاگرنی بەرامبەر برنجی کوردی و ئەو قەل و کەڵە شێر و شتەکان تۆ زۆر ئەم خراپە لەگەڵ بەتانش دروستیەکە یان تەنیا ئەی خۆ خواردنم خۆشە
ئەی ئافراتە لە پاڵ هۆنەرە ئیشی بەڵێ خواردنم خۆشە چێژ لە ئەی وەڵڵا ئافرینە من کارەکەمان عکسیەکە لەگەڵ خێزانەکەمە من دوای سعات 6 دەسەکەم دەستی پریڤاتی موسیقەڵێمەوە ئەو لە دەوری پێنجەکەیەتەوە هەمووشت حازە جەنابە ئامادەت کرد بەڵێ جواب هاوڕێیان ئەڵێن ئەوە چیەکەیم تەلەفۆنەکەنەوەمانە ئەڵێ ماڵەوە ڕۆیشتووە ماکسەکەی بۆ بەجێشتم خەریکی کێش لێ نانم ئەوە گەورەیە کاتە بۆیە ئەدوت بە کاک شەهریار یان بۆیە بە کاک شەهریارتەوت ئەی چۆن جا برادران ئەڵێن کێ ڕۆی تۆڵم ناڕۆمەوە ئەبرێمەوە فەرقی زۆر لەگەڵ ڕۆشتنەوە بردنەوە لەگەڵ ئەم گفتوگۆ خۆش و پێکەنینەیە مامۆستای جۆمان لە گۆرانیەک بێت بەڵێ باش کاک ڕێبازی کامیان ئامادەن بەدەمیە جاڵا بۆ ڕێباز بێت مایکەکەتان لایە مایکەکەم بەنەوە ڕێباز جان دەست خۆش باش مامۆستاگیان وڵا لامە دەست خۆش باش ئەو بالای خۆت بێت أصل خاوي دي دي بزانا تشنداوي دي أصل خاوي دي دي بزانا تشنداوي دي لقرني زرد هرهاوى دوما تشنداوي دي كي جيما روجواياني سنة لبرد سرسيناك أرها وعدك يا غزل معزيني كيجيما روجواني سنة لبرد وعياني ناسكو مهرب عياني أو تشاوز وانا بيدي خوابات ويداوادي أو تشاوز وانا بيدي خوابات ويداوادي مينتي دنيا أري عزيز هربو من موادي كيجي ما روجواني سنة لبرد دەستخۆش مامۆستا هێرش خەیاڵ بردە بووتیەوە لە بەشی کۆتای گۆرانیەکەیە وەڵایتر ئەم گۆرانیەیتر یەکێکە لە گۆرانیە لووتکەکانی هونەرمەندی گەورە حەسەن زیرەک ئیتر تەمەنەکەشی لەو ڕۆژەی وتراوە تا ئێستا ئەژی
کەم هەیە ئەو گۆرانیانە کەم هەیە ئەو گۆرانیانەی بمێنێتەوە تەمەند درێژ بێ مەسەن بۆ نمونە من هەندێک جارەڵێم هونەرمەندی گەورەی خۆمان کەریم کابان هەندێک لە کارەکانی بەڕاستی لە ڕۆژێکا دەجاری بڵێ ڕۆڕی وازانی ئەمڕۆ تەجیلاتەکە کراوە تێر نابی بەڵام چەند گرنگە مامۆستا هێرش ئەو ڕەسەنایەتێ بپارێزرێت یعنی دەستکاری نەکرێت لە ئاوازە خۆت بەڕێز ئاوازەندانەریشی باشیت ینی ئەمانە ئەگەر کاکسیڤانە کاکشارەیارێ هەر هونەرمەندێکی گەنجەکانی کەمانە بە شێوازێک کاری لەسەرکەن لە ڕەسەنایەتەکەی تێچینێ ئەبێت وابێ ئەبێت بیکەنەوەوانە نمونە زۆرە هەندێک لەو کارانە بەڕاستی خراپ شێوێنراون بەداخەوە یا ئەوە تا دەستکاری مەکە وازی لێبێنە بۆ خۆی بێ یا ئەگەر ئەزانیت پلەیەک بەرزتریەکەیتەوە کارەکە ئەزانی باشتری ئەەکەی بیکە بەس ئەجینا وازی لێبێنە وازی لێبێنە خراپیش بێ خراپتری مەکە بەڕاستی من کارێکم کردووە بۆ هونەرمەندی گەورە حەسەن زیرەک من دەستکاری حەسەن زیرەکم نەکردووە هیچ هەر خۆیەتی خۆیم هێنا و ئیشەکەی خۆی وتۆتەوە دوایی من کارم لەسەر شیعرەکە کردووە بە شێوەیەکی کە ئەمە مۆزوعێکی کەیە هێنانی جیلێکی کۆن لەگەڵ جیلێکی تازای و ڕەبەتکردنەوەیان بەیەکەوە بۆ ئەوی بە گەنجەکانمان بڵین کاکە ئێمە حەسەن زیرەکمان هەبووە ئێستش ئێوە بە پیرەکانیش بڵین ئێستش ئێمە هونەرمەند عەدنان کەریممان هەیە ئەو خۆیمە ئەم کارە بە زیندوی هێشتنەوەیە بەڵێ کاری باش جا لەو کاتێشەوە مامۆستا هێرش سەرکۆش خەریکە هەر پرۆڤە و ڕاهێنانەکە تێکستی وەرگرت با بڵێن گۆرانی بڵێ ئەیانەوێت لەو کاتەوە خۆت ئامادە ناکەیت کاک ڕێباز لەو ساوە خۆی ئامادە ناکە نەیەوت بە تۆ بۆ ئەیڵێم بەس لە دۆ ڕێمی دەستی پێکرد مایکەکەی بابینە کۆ مایکەکە بەیەکۆ بیڵین کە تۆ دەستت پێ کرد ئێمە لەگەڵت باش بەس کاک ڕێباز لەگەڵمان نابێت مامۆستا بە ئیجازەی ترێمە جەژنا حەزەکەی شتێک بڵێنەوە باش نییە بەس تۆش لەگەڵ ماوەڕە مایکەی بەرێ فەرموو دێن پێکەوە هەستێکمان
دەنگ خۆش باشە بەردەوام بێت مامۆستا هێرش بەڕاست ئاتۆنی پاکە و ئاباسی تۆن و باسێکی خۆش گۆرانی وتن وەکو شەڕ وایە ها ناوێری بچی بۆ شەڕ برادەر وشتەڵێ بڕۆ لە سەر تەکەمەوە ها تا ئەو نێرن هیتر خۆتێکەی ئێمەش فێڵمان لێ کردی هەر خۆت بیڵێ بەزوتم سیڤانماکە بگرە خۆیڵێ جەژنەوتم بە ئیجازەی مامۆستا ئەنجا هاوکاران مەڵێن سیڤان جا. حەیرانێکی خۆشەڵیت ئارەوەڵا سەری مامۆستا هێرشەکەی جەژنە ئەمانەیە کەمترین بەسەر چاو هەمووی بەرهەمی جوان بێ بۆ خۆش بێت. بینەرەکان کاک سەرکۆ زۆر هەولێریانە و خۆشێڵە فەرمو. بەڕاستی هەر بە هەولێرەکەی لەم شەوانە پێم وتم سیڤان زۆر سەیرە ینی لێرەیت و لێرە گەورە بووی چۆن ئەتوانی بەو جۆرە بیڵێ بەڕاستی باش چەند ساڵێکیش لە هەولێر و ماخر چەند ساڵە لێو بوو دەی فەرمە باش فەرمو. حیران دەرێ حیران دەرێ براینە برادر نەچش دەرە کوورە هەتی مەلاوە ئەو سارەکە سەرێ چەند سارانە شارەکەی پیرە کۆیەت کوتاوە مارت وێران بیخەناو کەچی بە مۆری و مەرجانت لە بلی من چاوە دەوجە کوردەرەکی ژۆرە گوریێ سەبرم لێ بگراتە و سارەکە دەستمەوە شارەکەی پیرە کۆیە دەمانچە لە نێکان دەفرۆشم لۆ دەدەم بە مۆری و مەرجان خەنجەرێ دەبانی دەفرۆشم لۆ دەدەم بە قەنەفرێ چیش دەرە دەوجا گەرواوێ من نامەوێ ڕەبی لێم بە میرابی مۆری و مەرجان خەنەفر لە کفنم وەرگێ حیران دەرێم براینە برادر نەچەندم گاز دەکردی لە بستێ گۆگەمان نەکوو دەست برن ناوی لە بەربازن و بەربازنان چاوت هەر نایەن لە بەر بسک و شابسکان ناوەڵە لە بەر هوردە پەرچەمان ئامن هەینێمەی لێ بۆشنێکێ باریک و دوو چاوێ ڕەشکۆکەدا هەردەرێم ئەو کاتی دەمرم بە خودای دەم هاوێنە بەینی ڕووبەردان هەتا چێش بی لە مارە باباندا بنیشی شەربی ئەمن چیدی هەر نەکرم کە سەر لەگەر ئەی غەمە
دەستان خۆش بێ. هەر بەردەوام بە لەسەر مامۆستا هێرش ئەوە لەگەڵ ئەم حەیرانانایسە ئێستا بە دەشتی هەولێرە ڕۆشتی بۆ لە بینەکەی جۆم لە ڕێباز بوو خۆمان هەروە ڕاتوین کە تەواو یەکە مەقتاکەڵێ هو دەنگێک گێت ئەمە چیە ئەم دەنگە پێمان خۆشە تۆ ئەوەندەی من گوێم لێ بوو بێ و ئەوەندەی من شارەزاییم لەو حاڵەتە بێ چێتە ئەو تەقسە ڕۆحیەوە یعنی لا ئیرادیەن ئەو هاوارە نەفەسێک بەڵێ لا ئیرادیەن ئەو هاوارەی ئەخیر یعنی دوایی بووە بەهین بووە ینی وای لێ هاتووە گەر پێوە نەلکێ وەکو نوقسانێک بێ حەیرانەکە وایە جا بەدڵیشت وەکو دەستخۆشیێک وایە بووە چۆتە ناو شتەکەەوە ئەو دەستخۆش لە باتیەوەی کە زۆر جاڵی گیان یان سەختە مامۆستا هێرش لە تەنشتەوە بێت و کاک ڕێباز بەرامبەر و حەیران بڵێ وەڵاهی سەختە بڵێ بەڵامی تر ئەوە تێکەڵ بووین سەختەکەیان بۆ ئاسان کردومەتەوە لەبەرێکە ئێستا وەسفیشتی ئەکرد و لە لاشە لەگەڵ کاک ڕێبازە پەیوەندیەکی چاویانە بوو شتێکی هەر بجوڵێنەوەیان کاروانمان کرد ئێمە لەگەڵ بینەرانمان بەردەوام ببین بێگومان ئەویش لەگەڵ ئەم نەبەخوا بە ڕێبازم و دوت بە قورعان کچەکەی باشی پێوتووە زۆر جوان لێدا ئەوە تێگەی خۆیەتی جاسە ئەوکارانم وتیان گۆرانیەک بەس من ئەڵێم ئەچینە لای وچانێک بەڵام کاگڕاستی جەمال کوردی مامۆستا هێرش پارچەیە میوزیکمان پێشکەشکە بە سازە جوانەکە و لە بەرنامەی کورت ئایدڵە باکوورمان بخەرەوە ناو دڵ شتێکی جوانی کرمانجیمان پێشکەشکە ئێمە هەمیشامانەیە لە هەر چوار پارچەی کوردستان ئەو میوزیکە ڕەسەنە جوانە کوردیی کە هەمانە بە زیندوێتی پێڵێتەوە دوای ئەم میوزیکەش خۆشەویستان ئەچینە لای پشوویەک
ساقيا وابادوا وابادوا ساقيا وابادوا وابادوا رول لاي من كابت زامي بادوا رول لاي من كابت زامي بادوا مشتري وقمن لمي خاني كمان مشتري وقمن لمي خاني كمان زور بيان شاد وبكيف وبغمان زور بيان شاد وبكيف وبغمان سپیاوی در بدر بۆیە ناڵام تێکەڵی نەیکردووە شیوەنێکم پێیە نەیکردووە لێم گەڕێن بە دەربڕێم سۆزی دەروون لێم گەڕێن بە هەڵوەرێنێ مەشکی ڕوون لێم گەڕێن بە هەڵوەرێنێ مەشکی ڕوون مشتري وقمن لمي خاني كمان مشتري وقمن لمي خاني كمان زور بيان شاد وبكيف وبغمان زور بيان شاد وبكيف بغمان والله باش جنيت كاك ڕێباز بۆ کێکەوە چ بوو لەو ڤایڵەنەوە لەکانی والله لێ کەمانچەکەیشی هەمووی لێ بووە لە کەمانچەکەی هەڵسووی بوو لە خۆشیە کێکە بۆ نەخۆش بوو وتی لە جیاتی بەڕێزیشە دەیخوا جەمال ڕاستا هێرش تۆ لەگەڵ ئەو هەموو ئیشە جوانە دەنگی خۆشیشە دەی و بۆ بە یەکجاری و با بڵێن نایەتە بوارەکەوە یعنی دەستکەم بە گۆرانی وتم بەم ئێستا بۆ گۆرانیەکمان پێشکەش ناکەیت ئێستا کاریشکی من وەختی خۆی بۆ 96 بۆ هین کردووە ئەو مایکم بەرێ بێ زەحمە نایی بەسەر شارێتەوە هەر بیرم کردەوە خۆیان 96 کاری بۆ من کرد بۆ دیاری خەراخی کارێکم بۆ شەڕی خۆکوژی کرد بۆی 96
من کۆپلەی ئەخیرتان بۆڵێن باشە کوێلی یادگاریەکیشە تەسەوڕەکەم وتان گوێتان لێ بووە ئادێ ڕێ هەموو ڕۆژێکە کازێوە ڕوویە کردە گڵا زەردە و بەیانی باشی لێکرد گۆڕەپانی قوتابخانە ئەبووە گەروی سلەیمانی و ئێوەش بە یەک دەنگەتان وێت خوایە وەتەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە دەشتی خۆشی و ڕەنگینە ئاوی کەوسەرە خاکی گاوهەرە لا گوڵ و نەزرینە کاک ڕێباز با ئەو مایکە مامۆستای هەبێ بە کاک ڕێباز ئەڵێن لەسەر جۆرج مایکل لە کوردستانەوە بڕۆین سەرەبێنە سەرەتامێ بە خێراتی مامۆسای زوو نییە جارێ ئەم ڕێبازە مناڵێکێک فەقیر و زۆر بە خێراتی مامۆسای خۆشەویست مامۆسای هونەرمەند و بە سەلیقە و زیک شانازی ومان مامۆسا هێرشی خۆشەویست وڵی نامەوێت زۆر بچمە تەفاسیلی کارەکانی بەڵام ترجێی شانازی ئێمێ بەڕاستی ڕۆڵێکی بۆ لەگەیانی کللتورەکەمان بە وڵاتی دەرەوە بە تایبەتی وڵاتی سوید کە خۆی لێ ئەژی ئیشەکانی بینم کە چەند میلۆدیە کوردەکان شەی دەکات لەگەڵ ئەو هەموو ژەنیارە ئەوروپیانەیە ئەمە ڕۆڵێکی ئێمەش هەر خوێنکاری مامۆسا هاوڕێنەوە هاوڕێی ئازیزن هاوڕێ شانازی و چەندەها خوێنکاری وەکو منی ینی پەروەردە کردو ئێمە نمونەیەکی جوان بۆ ئێمە ئەمە وەکو لایەنە فەرمیەکەی ئەمە فەرمیەکەی یاخوا بەخێر ئەوە شوێکیان باسی جۆرج مایکڵە کرد شوێکیان لە سیارەکەی لەگە خێزانەکەم بووم لێرە ڕێزم نێبووی ئەی خۆی دوایی لێرە زۆر ڕێز و سڵاوم ڕێباز بەڕاستی ئەو نەبووە من عەزمکەمان چێکی وا دەرنات مناڵێکی توانی شانەی خوالیان کاک ڕێبازگیان شەو ئەڕۆیتەوە بۆ ماڵەوە عاقڵ بە شتەکان مەکە بە فشقیات ئەی خۆی ئەی خۆی لەت باسی چیمانەکە مامۆستا هێرش بەخێر بێتەوە لەگە خێزانەکەم بووم لە سیارگا گۆرانێکی ئینگلیزی لێیە بەڕاستی منی زۆر بینم نیە لەگە گۆرانی ئینگلیزیە یانی دانەنیشتم گوێ بگرم بۆ هونەرمەندە ئینگلیزیەکان ئەیوتەوە گۆرانێکە لەگەڵیا منیشتم کێ بۆ لە بەرتە غیراکەی گۆرانی بێژنی مشکیلەوە چییە؟ پێم ناخۆش بوو گۆرانی ئینگلیزیە وتمە و چۆتیەوە جۆرج مایکڵە نایناسی؟ وتم ئەشۆبی لە تا ئێستا گوێم لێ نەبووە ئیتر زۆر خەفەتم خۆرا کاهێرش تۆ مۆسیقیت و گەنجی تۆمانە نەقسێکم ما بەدەسەوە ئەو ئینگلیزیەکە لێمە باشترەوەوانە ئیتر ڕۆژمەوە ماڵەوە کە گەشتی نەماڵەوە لە یوتیوبەکە لێم ئەخسمە سەر جۆرج مایکڵ لە 8ەوە هەتا 12 بەدووادا چوونێ بۆ سەیری گۆرانیەکانمە کرد هەمووی لێیە وتی ئەوە چییە؟ وتم من نەقسی جۆرج مایکڵ ئەبێ من بگەمە بە تۆیە ئیتر دووسێک کەلیمەم لەبەر و سێ چوار ڕۆژ بەسەرێک وەرە موتەوە وتی باشە تەواو کاکە وات لێکردە گوێی لێ نەگرتەوە بەڕاستی مامۆسایەرش هەر بە هاتنی یەک ئینەرجیکی تریە بەم برادەرانە یا ڕەبی تەمە درێژ و لە شتاق بی لێ بە خۆمان بە خەرزاری جەناب دانین کە ئەو هەموو جوانەی پێشکەشە کردووە ئێستا لای کاک ڕاستی باشە دەستەکانە خۆش بۆ یەکێ لەو ئامێرانەشی بۆ بکڕی مامۆستا ڕێباز وتی یەکێ لەو ئامێرانەشی بۆ بکڕی ئێستا بەرهەمێک ئامادەیە مامۆستا هێرش
خۆی وەکو ژەنین لەگەڵ ئەو بەرهەمەیە بێت ئێمە بینەرانیش پێمان خۆشە جۆمان لێ بێت شاکارە هەرە جوانەکان مامۆستا عەدنان کەریم ڕێز و خۆشەویستمانێ بووی گەر تۆ شتێک تێ کۆمنتێک لەسەری مەڵا کۆمنتەکە من خۆشحاڵم کە ئەو کارە تا ئێستا ئەژی خەڵکێکی زۆر حەزی لێتی و بەڕاستی من ناڵێم تەمەڵم لە ئاوازدانانە بەس ترسم هەیە لە ئاوازدانان بەڕاستی چکە بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە تۆ ناکرێت لە مانگێکا بۆ نمونە دە ئاوازدا بنی نازانم بەچی ئەم دە ئاوازە هات ئەم ڕۆحە ئیلاهیە چی بوو تۆ ئەبێت بەڕاستی هەوڵ بین ئاواز دابنین ئاوازی تەمەن درێژ ئاوازی تەمەن کورت پێویستیمان پێی نییە من لە چاوپێکوتنی چکایوتم تیپی مۆسیقای سلێمانی ساڵانی هەفتاکان و هەشتاکان و نەوەتەکان یەک ساڵی ڕەبەق پرۆڤیانە کرد یەک کاسێتیان دەرەکرد باشە ئێستش بەرهەمەکانەژی ئێستش یادگاریمان لەگەڵ یان ماوە جاخۆ من ناڵێم ئێمە با ساڵی کارێ بکەین بەزڵێم با کارێ بکەین بیر لەو بکەینوانێ ئاوازەکانمان تەمەنی درێژ بێ ئەمە شێشێکە لەو بەرهەمانەی کە هەر تەمەنی درێژیشە باش کلاج فەرمو کاگرێ باسە توانین بێت بەخێر بێت
برافو قربانی دەست خۆش قوربانی ڕاستی جان زۆر سپاس گیانەکەم زۆر سپاس دەستان خۆش بێت سپاس گیانەکەم دەستان خۆش بێت بەرز بوو بەتان باشتان بوو دەستان خۆش بێت زۆر مەمنون زۆر سپاس جا ئەوەی بەڕاستی کارەکە زۆر نەجاحەتی هێنا بەڕاستی دەنگە بە سۆزەکەی عەدنان کەریمیش دیسانە بێت لە یادی نەکا دوای ئەو شیعرە بەرزەی ئەحمەد هەردی کە یعنی شاکارێکە ئەحمەدی شاعیر کەمی شیعر وتووە هۆنراوی کەم وتووە بەڵام هەموو هۆنراوەکانی بەردەوام ئەژی کاتە دەنگەکە بەدڵت بێت و مامۆستا هێرش شعرەکە بەدڵت بێ ئەبێ جەنابەتی تر چیت کرد بێ یخوا دەست خۆش بێ هەر بمێنی ڕێزمان بۆ مامۆستا عەدنان کەریم هەیە بێدەنگ دانیشتویت جا خۆشت کەم دوی پێما بێتە بەدڵتەوایە کەی ئەدبەنەوە بۆ کەنەدا کەی ڕێیتەوە نۆڵە جاران باش بوو لە توێژ نییە ناو عاقڵ بووە جار مامۆستا هێرش ئەڵێن لە پشت هەر ژنێک یان پیاوێکی سەرکەوتوو بێگومان هاوسەرێکیش هەیە کە پاڵپشتی ئەکا ئێستا کاکشیار ئەم دەنگە خۆشەی بێگومان ئاوا هەر بەردەوام بووە چونکە ژنەکەشی هێناوەتە بوارەکەەوە وایە بەڵێ ئەو بەڵێ بەڵام ئەوەی ناخۆشە ئەمباتەوە من ناڕۆمەوە ئەمبەنەوە برێمەوە ئەوستا بە مناڵی شتێکمانە بورکمانەکە قاچی لە عەرزەکەدایە باوەڕکە ڕێک وایە یعنی لەبەر ئەوان نەبێ ناڕۆمەوەی ئەمێنیتەوە دڵ لای ئەوانە ناڕۆیتەوە زۆر ڕاستە ئەڕۆیتەوە دڵ لە لای ئێرەیە پێم ئەم بڵێ ئەو ماوەی کە داوناوە لێرە بمێنیتەوە بە تەمای هیچ کارێکی تازەی هونەری ئینشەڵا بە تەما هەم یەک دوو کار هەیە ئەگەر دەرفەت هەبێت لێرە ڕیکۆردی چەندێکی تر لێرە ئامێنێتەوە زۆر خۆشە مانگی نۆ ڕۆمەوە زۆرم ماوە ئەی باشە ئێمە بە ئێوە بەرهەمێکتان ماوە بە یەکە وایە لەگەڵ کاک سیڤان وایە ئەو ئاخر چی بۆ هەڵە کێشا سیڤان وڵی هیچ هەر هەناسێکم لە واچی لاقێ ناسەر بەشێ ماوسایش لە واچی لاقێ هەناسی بریشەیە ناتۆنەکەەوە بەرز بنە وێراسی خوارەوە زۆر باشە زۆر زۆر سپاسانەکەی ناتان کرد جەژنانێکی زۆر زۆر جوان بێت بەرنامێکی زۆر زۆر بە ئامادەبوونی ئێوە هەروەها ژەنیارە ئازیزەکان تۆمار بەڕاستی ستۆدیۆکەتان بۆ ڕازاندینەوە ستۆدیۆکەتان پڕ کرد لە میوزیک و گۆرانی و هونەرێکی جوان بە تایبەتی ئەو سپرایزە یعنی هەم دڵخۆش بووم هەم خەریب و بگریم لە خۆشیە دەستان خۆش زۆر بەدڵی ڕێبازیش بووایە بەڵێ باشە کاتە ئەڕێنە لای ئەم بەرهەمە کۆتاییەی ئێوە ئێمەش لێرە سپاسانەکەیت بۆ ئامادەبوونتان بە قەولی کاک ڕەباز دووبارە بەخێربێنەوە لەگەڵ تانابین لە ڕۆژانی تری جەژنیشا ئێمە من و سەرکۆ لێرە ماڵاوایتان لێکن هەمیشە ژیانتان جەژن و خۆشی بێت جەژنتان جارێکی تر پیرۆز بێ لە خۆشییا بن بەم بەرهەمە جوانە کۆتایی بە پرۆگرامی منین بەڵام ڕۆژانی تریش پرۆگرامی تایبەتمانە بێت و هونەرمەندی کەمان لە ئامادا بێت تاوەکو زیاتر چێژ و خۆشی بخێنە نێو ماڵەکانتان بەم بەرهەمە جەژنتان پیرۆز بێت و خواتان لەگەڵ ڕێگاکەم دوو
دوورە هەی دوورکەوتۆتایەوە ڕێگاکەم دوورە ئەخ دوورکەوتۆتایەوە مەیلی جارانێ کەم کردۆتەوە کەم کردۆتەوە ناوێرم بیگرم ئەخلی مۆکەی کایەوە ناوێرم بیگرم وەیلی مۆکەی کایەوە ساڵی جارێ دایکی لەمەوە دایکی لەمەوە طالب قفازم هيري ما نفاسي طالب قفازم هيري ما نفاسي بلبل طولي أمن أمن مقسي أمن مقسي ريقا كم دورة هيدور كوتو تايما ريقا كم دورة هيدور كوتو تايما ميلي جاراني جانا كم كردو توايا كم كردو توايا برسیم لسیروان هی برسی سرکایانی برسیم لسیروان آخ برسی سرکایانی هوالی لیلی ناشی نزانی ناشی نزانی ریگا کم دورا هی دور کوتو تایاوا ریگا کم دورا هی دور کوتو تایاوا میلی جارانه کم کردو توایا کم کردو توایا قصدم بقرآن ديدي جزئي كلامه قصدم بقرآن ديدي جزئي كلامه أو بنديت وجود جاني وهر للأيما أو بنديت وجود جاني وهر للأيما دسمالي ودسمالي ليلي دسمالي دسمالي ودسمالي ليلي دسمالي ودسر بداياني دسي ومالي لا بزيدا قرمي ومن هيجنا يالي شد لداخي ديدي خال خاليتو شد لداخي ديدي خال خاليتو وكم بكاي ديدي شاد صالانو وكم بكاي ديدي شاد صالانو هي دسمالي ودسمالي ليلي دسمالي دسمالي ودسمالي ليلي دسمالي هي من قومي دمستني داكي اسمالي لا مسي داقرني ومن هزنالي هاي لا دور ديارة جواني فرسمي خاوت لا دور ديارة جواني فرسمي خاوت ديوانة كردوم والله باتي ليس
ديوانت كردوم والله باتي ليتاي